درۆنی تورکیا و ئێران تەراتێن دەکەن و کەسیش دەنگی لێوە نایەت. بە سەدان کیلۆمەتر لە قوڵایی خاکی هەرێمدا کردەی سەربازی ئەنجام دەدرێت و هیچ کەسیش وشەیەکی لەبارەوە نادرکێنێت. بست بە بستی خاکی هەرێم بۆتە پەناگەی دەستگا هەواڵگریەکان و هاوڵاتیانی هەرێمیش نازانن کێ دەیان پارێزێت. لە دوای ساڵانێک لە کردەی سەربازی و هێرشوو بۆردومانی سوپای تورکیا لەسەر سنوورەکانی باشوور و باکووری کوردستان لەم ساڵانەی دواییدا و بە تایبەت لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا تورکیا لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوان و درۆنی زیرەکەوە ژمارەیەک هێرشوو پەلاماری ئەنجام داوە و لە قوڵایی ناوخاکی هەرێم و لە نێو شارەکاندا ژمارێک لە بەرپرسانی باڵای پارتی کرێکارانی کوردستان و جیاواز لەوانیش ژمارەیەک هاوڵاتی مەدەنی و هاوکات گوندنشینانی کردووەتە ئامانج. هێرشەکانی سوپای تورکیا ئەگەر جاران لە سنوورەکانی بادینان و شیلاتزێ و ئامێدی و گوندەکانی دەوروبەری بوو بنەمەترسی لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان و گوندنشینانیان ناچار بە چۆڵکردنی گوندەکانیان کردبێت بۆ پاراستنی ژیانی خۆیان و ماڵ و منداڵیان. ئەوە ئێستا بوونەتە هەڕەشەی گەورە و جدی بۆ سەرتاک بە تاکی هاوڵاتیانی هەرێم چ لە گوندەکان بێت یان ناوەندی شارەکان و ڕێگەی نێوان شارەکانی هەرێم. شارباژی ڕووچیای ئەزمەڕ و کونەماسی و چەمچەماڵ و گەرمیان و شیلاتزێ و ئامێدی و نێو گەڕەکە قەرەباڵغەکانی نێو شارەکان هەمویان بوونەتە مەیدان و گۆڕەپانی چالاکیەکانی سوپای تورکیا و هیچ کەسیش ناتوانێت بڵێت ستۆپ. ساڵانێکی دوور و درێژە زۆنی زرد بە زۆنی تەراتێنی سوپای تورکیا و هێرش بۆ سەر هاوڵاتیان و گوندنشینان بە ناوی ڕیشە کێشکردنی پەکەکەوە ناوی دەرکردووە. زۆنی سەوزیش هەمیشە وەک زۆنێکی ئارام بۆ چەکدارانی پەکەکە ناوبراوە و کەمترین کردەی سەربازی و هەواڵگری تورکیای تێدا ئەنجام دراوە. بەڵام لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ئاو کێشەکە تەواو پێچەوە نەبۆتەوە و سوپای تورکیا کوێی بوێت لە زۆنی سەوز بۆردومانی دەکات و بە ئارامی چالاکی خۆی ئەنجامەدات و دەگەڕێتەوە و لە دوورەوە سەیری ئەنجامەکانی چالاکیەکانی دەکات. لەلایەکی دیکەوە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ژمارەیەک هێرشی موشەکی و درۆنی لە شاری هەولێر ڕوویانداوە و کۆماری ئیسلامیێرانیش ڕاستەوخۆ بەرپرسیارەتی ژمارەیەکیانی لە ئەستۆ گرتووە و ناڕاستەوخۆش ژمارەیەکی تریان خراونەتە ئەستۆی ئەو وڵاتە یان گروپەکانی نزیک لەو. ئەم ڕووداوانە و هێرشکردنە سەر قوڵایی شارەکان و شەهیدبوونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناڕەزایی توندی لێکەوتوتەوە و جیاواز لە ناڕەزاییش بۆتە مەترسیەکی نوێی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە پێیان وایە هیچ سنوورێک نەماوە بۆ پاراستنی ژیانیان و لە هەر کاتێکدا ئەگەری ئەوە هەیە لە شوێنێک هێرشێک ئەنجام بدرێت کە ژمارەیەک هاوڵاتی بکاتە ئامانج. ئەم ترسەی هاوڵاتیانی هەرێم لە خۆوە نییە و لەوە سەرچاوەی گرتووە کە وێڕایبوونی ئەو ڕێکەوتنە ئابووری و ئەمنیانەی لە نێوان هێزەکانی دەسەڵاتی هەرێمی کوردستان و هەردوو وڵاتدا هەیە. تورکیا لە دووری 400 کیلۆمەتر لە سنوورەکانیەوە بۆردومانی چەمچەماڵ و کەلار دەکات و ئێرانیش ناوجەرگەی شاری هەولێر دەکاتە ئامانج کە زیاتر لە 400 کیلۆمەتر لە سنوورەکانیەوە دوورە. هەموو جار و لەگەڵ ئەنجامدانی هێرشێکی نوێی سەربازی تورکیا و پێکانی ئامانجێکدا بابەتی دەستگا هەواڵگریەکان و بوونی سیخوڕی ناوخۆیی بۆ سوپای تورکیا دەبێتە بابەتێکی گەرم و قسە و باسێکی زۆری لەبارەوە دەکرێت و والێک دەدرێتەوە کە هەموو ئەو هێرشانە بە هاوکاری و چاوساقی خەڵکێکی شارەزا و ئاگادار ئەنجامەدرێن یان دەستگا هەواڵگریەکانی وڵاتانی دەرەوە ئامادەیەکی گەورەیان لە نێو هەرێمی کوردستاندا هەیە. باز لەوە دەکرێت لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لە دەستگا هەواڵگریەکانی وڵاتان هەن و بەردەوام ئاگاداری هەر جوڵەیەکی دژ با وڵاتەکانیان و بەرژەوەندی وڵاتەکانیان دەپارێزن و لەگەڵ ئەوەشدا لە شارە جیاوازەکان توانین
زانیویانە تیمی ناوخۆیی کارە دروست بکەن و تەراتێنی بەردەوام بە تیمەکانیان بکەن بەبێ ئەوەی دەستگا هەواڵگریە حیزبی و حکومیەکانی هەرێم بتوانن هیچ ڕێگریەکیان لێ بکەن. بەشێکی زۆری هاوڵاتیان پێیان وایە هەموو هێرشەکان یان بە ئاگاداری دەستگا هەواڵگریە ناوخۆییەکان ئەنجام دەدرێن و لە ئاستیاندا چاودا دەخەن یانەوەی کە دەستگا هەواڵگریەکان تەنها بۆ هاوڵاتیانی هەرێم دروست کراون و ناتوانن هیچ بەرژەوەندیەکی هەرێم و هاوڵاتیەکانی بپارێزن و لە ئاست ئەو جم و جوڵە سەربازی و هەواڵگریانە بێئاگا و دەستەوەستانن کە سوپای وڵاتان لە هەرێم ئەنجامیەدەن. بێدەنگی حکوومەتی هەرێم و دەستگا فەرمیەکان و سەرۆکایەتیەکانی هەرێم و عێراق لە ئاست هێرشە بەردەوامەکان بۆتە تانەیەکی گەورە و وەک بەشێک لە ڕێکەوتنی ژێربەژێر سیر دەکرێت بە جۆرێک لە کەمترین کاتدا بەرپرسانی هەرێمی کوردستان و عێراق هەڵوێستیان نواندووە و ئەگەر قسەیەکیشیان کردبێت پاسا و هۆکارێکیان بۆ هێرشەکان هێناوەتەوە خۆیان لە بەرپرسیارێتیە گەورەکە دەرباز کردووە کە پاراستنی سەروەری خاک و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا بە جۆرێک دەست و پەنجیان نەرم کردووە لەگەڵ هێرش و پەلامارەکان کە لە دوای هەر هێرش و کردنە ئامانجێک ڕاستەوخۆ چاویان لەوەیە بێدەنگی حکوومەت و لایەنی پەیوەندیداری بەدوادا بێت و لە دوای ئەوەش لە شوێنێکی ترەوە و لە سوچێکی تری نیشتیمانەوە هێرش و پەلامارێکی تر ئەنجام بدرێت و یانی بەشێکی تر لە هاوڵاتیانی هەرێم بکرێتە ئامانج یان ئارامی ناوچەیەکی تر تێک بچێت و ترس و دڵە ڕاوکێ دروست بکات.